بۆ ڕێگری لە گۆڕانکاری دیموگرافیا و ڕێگەگرتن لە گۆڕانکاری ڕێژەی نەتەوە پێکهاتەکان لە ناوچەکانی سنووری مادەی 140 بە بڕیاری بەڕێوەبەراتی باری کەسێتی و نیشتەجێبوونی عێراق مامەڵەی گواستنەوەی ڕەگەزنامە بۆ ناوچەکانی مادەی 140 ڕاگیرا. بڕیاری ڕێگەگرتن لە گواستنەوەی نفوس بۆ ناوچەکانی مادەی 140 تەوەرێکی سەرەکی کۆبوونەوەی حیزب و لایەنە سیاسیەکانی کەرکووک بوو. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا ڕایانگەیاند بڕیارەکە پێویستە بە باشی جێبەجێ بکرێت چونکە ڕێگری لە تەعریب و گۆڕینی دیموگرافیا دەکات. ئێمە ئەو بڕیارە بە بڕیارێکی باش ئەزانین و هەر خەڵکێک بێوێت تعریبی کەرکووک بکات دیارە ئەوە ڕێگری لەکە و هەڵوەشانەوەی ئەوانەی کە پێشتریش وەکو پرۆسەی تعریب هاتوون یاخود مادەی 140 وەرگرتووە ئێستا لە ناو شارەکە یانێ جارێکی کە بمێننەوە ئەمە پێمان وایە بڕیارێکی باشە. بەپێی بڕیارەکەی بەڕێوەبەراتی باری کەسێتی و نیشتەجێبوونی عێراق چیتر هیچ هاوڵاتیەک ناتوانێت هەوڵی گۆڕینی ڕەگەزنامەی باری کەسێتی بدات بۆ ناوچە جێناکۆکەکان. یاساناسێکیش دەڵێت پێویست بوو بڕیارەکە زووتر بدرێت چونکە لەم دوایەدا زۆر هەوڵ بۆ گۆڕینی دیموگرافیای کەرکووک دراوە. مادەی 140 مادەیەکی دەستوریە و دانراوە بۆی ئاسایی ناوچە جێناکۆکان ئاسایی بکاتەوە و لە ڕابردووە هەوڵ هەبوو بۆ نەقڵکردنی نفوس لە ناوچەکانی ترەوە بۆ ئەو ناوچانەی کە ناوچەی کێشە لەسەرن یا جێناکۆکن. ئەما بێتە هۆی تێکدانی تەوازن و ئەبێتە هۆی دروستکردنی تعریب و بێتە هۆی ئەوەی کە دیموگرافیا و بارودۆخی ئەم ناوچەی تێک بچێت. ئەم مادە دەستوریە ژەڵێ ئەبێ بارودۆخەکان ئاسایی بکرێتەوە بە چەند قۆناغێکی لەوانە هێنانەوەی ئاوارەکانە کە لە کەرکووک دەرکراون و گەڕانەوەی هاوردەکانن دواتر ئاساییکردنەوە و تەتبیعکردنەوەی لە ڕووی ئیداریەوەیە. لە چەند ساڵی ڕابردوودا بە لێشاو عەرەبی هاوردە لە پارێزگاکانی تری عێراقەوە هەوڵیان دەدا نفوس و فۆرمی خۆراکیان بگوازنەوە بۆ کەرکووک. ئیدارەی ئێستای کەرکووکیش هاوکاریان بوو، بەڵام ئێستا ئیتر ئەو هەنگاوە ڕێگری لێکراوە و نابێت چیتر خەڵکی تر ڕەگەزنامە بۆ ناوچەکانی مادەی 140 بگوازێتەوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.